السلام عليكم. هاي هسه حاليا وصلنا مستشفى كرامه. هذا رجال من الصبح لحد الان مشموع بالشارع وما حد بحاله. لا المستشفى ئەمە بەڕاستی دیمەنێکی خەمناکە. پیاوێکی بە ساڵاتچووی کورد لە بەغدا کۆچی دوایی دەکات. بەم شێوەیە مامەڵەی لەگەڵ دەکرێت. فەرامۆش دەکرێت. مامەزاد عەلی عەبدوڵڵا تەمەنی نزیکەی 70 ساڵان دەبوو. ماوەی 3 ساڵە ڕووی کردوتە بەغدا لە ناوچەی عەلاوی بەغدا کە دەکەوێتە بەرامبەر نەخۆشخانەی کەرامە ژیاوە. وە خۆی باسی کردووە کەسی نەبووە. بەڵام بە دراوسەکانی گوتووە خەڵکی ڕانیە موداکیشم ناوی حەلیمەیە. تر بژێوی ژیانی خۆی بەکاری دەستگێڕیەوە پەیدا کردووە. هەرچۆنێ بێ پێی ژیاوە. ڕۆژی 13 مانگ دۆخی تەندروستی تێک دەچێت. دەچێتە نەخۆشخانەکەی بەرامبەر ماڵەکەی واتە کەرامە. ئیتر لێرە باسەکە بە دوو جۆر دەکرێت. چالاکوانانی عێراقی دەڵێن هیچی بۆ نەکراوە. لە بەیانی و لەسەر عەرەبانەکەی لەبەر گەرما بووە تاوەکو ئێوارە جانی لەدەستداوە. بەڵام تەندروستی کەرخ دەڵێت کاتێک گەیەنرا بۆ نەخۆشخانە خۆی جانی لەدەستدا بوو. کاتێکیش پزیشک و کارمەندەکان زانیویانە لە ژیان دانەماوە ئیتر بەپێی یاسا بۆیان نەبووە مردووەکە وەربگرن بۆیە بردویانەتە دەرەوە. جا ئەمە کەی ئینسانیەتە؟ لە چی دینێک و عرف و عادەتێک ئەمە قبوڵەکە؟ ترگوایە لیژنەیان دروست کردووە بەرامبەر ئەو هەڵوێستە نامرۆڤانە و ناپزیشکی نەخۆشخانەی کەرامەی بەغدا لێکۆڵینەوە بکرێت کەم تەرخەمەکان لە جێشتنی تەرمەکە بەو شێوازە ناشایستەیە سزا بدرێت. ئەمەشیان هەردوو مانگ لەمەوبەرە لە هەڵەبجە و هەورامان. کاتێک کچێکی بچووکی کەربەلایی تەمەن 11 ساڵان بە ناوی ڕۆقیە کەوتە ئاوی ئەحمەد ئاواوە. دوای 9 ڕۆژ گەڕان و بە دوواداچوون و خزمەتکردنی کەس و کارەکەی تەرمەکەی دۆزرایەوە. شاندێکی هەڵەبجە بە ئۆتۆمبیلی فریاکەوتنی خۆیان تا بەغدا و کەربەلا لەگەڵی چوون و گەیاندیانەوە زێدی خۆی. ئێمەی کورد ئاوا مامەڵە لەگەڵ مرۆڤدا دەکەین. من ناڵێم ئێمە هەڵەین چونکە ئەوە ڕەوشتی کوردەواریە. ئەوە ڕێز و قەدری مرۆڤە. نەک پیرە پیاوێکی بێکەس ئاوا لەسەر شۆستە فڕێ بدەی ئەی هاوار. پارێزگاری هەڵەبجە و بەرگری شارستانی و پۆلیس و هەموو دام و دەستگاکان بەم شێوەیە تەرمی کچە عەرەبەکەیان بەڕێکرد. بەڵام لە بەغدا کوردێک نەخۆش دەکەوێت کابرایەکی بێکەس و بێکار و داما و فەرامۆشەکرێت کە وەفاتیش دەکا کەس ناچێت بەلایدا. خوای گەورە لە مامازات خۆش بێت جێگەی بەهەش بێ ئینشاءڵڵا. هیچ کوردێکاوە بێکەس نەبێ لە غەریبی و هەر لەسەر خاک وڵاتی خۆمان ئێمە بە قەدرین بەڕاستی.